ئەستێرەکانی زانکۆ بە سپۆنسەری خۆشەویستانم بەخێربێن بۆ ئەستێرەکانی زانکۆ. میوانە خۆشەویستەکانی ستۆدیۆ ئێوەش بەخێربێن. سەر چاوم بەڕێزان و خۆشەویستانم زۆر خۆشحاڵم جاریشتر بە دیداری ئێوازی شاد دەبم لە بەرنامەیەکی نوێی ئەستێرەکانی زانکۆ. وەک دەزانن لە هەر بەرنامەیەک دوو زانکۆ بەشدارە. بەرنامەکەمان لە سێ قۆناغ پێک دێت. هەموو جارێ من ئەمە دەڵێم. قۆناغی یەکەمیان پرسیارێکی خێرا، کام زانکۆ زووتر وەڵامەکەی زانی، مافی ئەوەی هەیە یەکەم کەتەگۆری هەڵبژێرێ. قۆناغی دووەم قۆناغی کەتەگۆریەکان 12 کەتەگۆریە، هەر کەتەگۆریی دوو پرسیاری تایە، هەر پرسیارەی دەخاڵی لەسەرە. کۆتا قۆناغ ڕووبەڕووبوونەوەی تاکەسی لە هەر زانکۆیەک و بەشداربوویەکێتە لای من سێ پرسیاری لێ دەکەین، هەر پرسیارەی 5 خاڵی لەسەر. خۆشەویستانم ئەمڕۆ دوو زانکۆی خۆشەویست بەشدارن. ئەمانەوەی بەخێراتنیان بکەین. ئەوانیش زانکۆی ڕاپەڕین، ئالان غەفور تەمان 23 ساڵ، قوتابی قۆناغی چوارەمی بەشی زمانی عەرەبی، ئارەزووی ئەوەیە لە داهەدوودا ببێتە میوزیسیان. ڤیان حاجی تەمان 22 ساڵ، قوتابی قۆناغی چوارەمی بەشی زمانی ئینگلیزی، ئارەزووی ئەوەیە لە داهەدوودا ببێتە مامۆستای زانکۆ. ڕامیار ئیبراهیم تەمان 21 ساڵ، قوتابی قۆناغی دووەمی بەشی زمانی ئینگلیزی، ئارەزووی ئەوەیە لە داهەدوودا ببێتە بەزنسمان. سەرهەد داود تەمان 26 ساڵ، قوتابی قۆناغی چوارەمی بەشی شیکردنەوەی جوگرافیا، ئارەزووی ئەوەیە لە داهەدوودا ببێتە مامۆستای زانکۆ. مە لە زانکۆی ڕاپەڕینەوە هاتوین بە زانیاریەکانمان ئامانجمان سەرخستنی زانکۆکەمانە. هیوادارم سەرکەوتوو بین. سەرکەوتون بۆ خۆمانە. بەو هیوای بتوانین سەرکەوتن بەدەست بێنین و لە ئازە متمانەی دابین کە زانکۆ ڕاپەڕین پێی بەخشیون. خوێندکارەکانمان بەباشی خۆیان ئامادە کردووە. من ئومێدی سەرکەوتنیان بۆ دەخوازم. هەروەها دووەم زانکۆ زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر. هیوا جەواد تەمان 29 ساڵ، قوتابی قۆناغی چوارەمی بەشی تەکنیکی میدیا، ئارەزووی ئەوەیە لە داهەدوودا لە بواری میدیا سەرکەوتوو بێت. ڕەوا عومەر تەمان 22 ساڵ، قوتابی قۆناغی چوارەمی بەشی ئەندازیاری سیستەمی زانیاری، ئارەزووی ئەوەیە لە داهەدوودا ببێتە ئەندازیارێکی سەرکەوتوو. دانیا عونی تەمان 22 ساڵ، قوتابی قۆناغی سێمی بەشی شیکاری نەخۆشی، ئارەزووی ئەوەیە لە داهەدوودا تاقیگەیەک تایبەت بەخۆی بکاتەوە. ئەیمەن سەرمەد تەمان 21 ساڵ، قوتابی قۆناغی سێمی بەشی ئەندازیاری شارستانی، ئارەزووی ئەوەیە لە داهەدوودا لە بواری ئەندازیاری بزنس بکات. بەدڵنیاییەوە سەر دەکەوین و بۆ سەرکەوتنی شاتوین. بڕاتان پێمان بێ سەر دەکەین. هیوام وایە سەر بکەوین. ئامانجمان ئەوەیە سەر بکەوین. هیوادارم تیمەکەمان سەرکەوتوو بێت و ناوی زانکۆکەمان بەرزتر بێت. خۆشەویستانم دووبارە سڵاو. یەکەم قۆناغ پرسیاری خێرا. پرسیارێکی خێرا لە هەردووتان دەکەم، کامتان زوو زانیتان دەست بنێن بۆ تۆنەکە. بەڵام ئەگەر وەڵامەکەتان هەڵە بوو ئۆتۆماتیکی دەچێتە تیمی بەرامبەر، لەبەرەوە وریابن. پرسیارەکە دەڵێ گەورەترین سەرچاوەی وزە لەسەر زەوی چییە؟ پێ دەزانێ؟ زانکۆی ڕاپەڕین؟ وزەی خۆر. وزەی خۆر. زۆر ڕاستە. باشە، زانکۆی ڕاپەڕین ئێستا ئێوە مافیەوەتانەیە یەکەم کەتەگۆری هەڵبژێرن. جیۆگرافی. جوگرافیا. وەک وتم لە جوگرافیا ئەی و بی هەیە؟ ئەی. سەرچاوەی ئاوی ڕووباری ئاراس دەکەوێتە سنووری کام وڵاتەوە؟ ئەی ئازەربایجان، بی ئەرمێنیا، سی ئێران، دی
تورکیا سی چرکەتان هەیە ئازربایجان ئازربایجان ئازەربایجان ئازربایجان ئەی کۆتا وەڵامی زانکۆی ڕاپەڕین باشە بزانین ئێستا وەڵامەکەتان ڕاستە هەڵێ بەداخەوە وەڵامەکەتان هەڵە بوو تورکیا وەڵامی ڕاستە نەتانتوانی ئەم دەخاڵە بەدەست بێنن زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر بۆتان هەیە کاتەگۆریە هەڵبژێرن لۆژیک لە لۆژیک ئەیوبی هەیە ئەی لە قوتابخانەیەکی نێودەوڵەتی لە سەدا 18 قوتابیان کوردن و لە سەدا 5 قوتابیە کوردەکان خەڵکی شاری هەولێرن چەند لە سەدی گشتی قوتابیان هەولێرین ئەی لە سەدا 50 بی لە سەدا 0.90 سی لە سەدا 0.23 دی لە سەدا 13 سی چرکەتان هەیە وەڵامەکەتان ڕاست بێت دەخاڵ بەدەست دێنن سی سی سەدا 0.23 0.23 باشە ئێستا بزانین وەڵامەکەتان ڕاستە وەڵامی ڕاست 0.90 نەتانتوانی ئەم دەخاڵە بەدەست بێنن زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر زانکۆی ڕاپەڕین چ کاتەگۆریەک هەڵبژێرن هونەر لە هونەریش دیسان ئەیوبی هەیە ئەی بۆ دەستنیشانکردنی خێرایی پارچە مۆسیقایەک لە کام لەم ئامێرانە سوود وەردەگیرێت ئەی کاتژمێر بی دیاپازۆن سی میترۆنۆم دی پاندۆڵ سی چرکەتان هەیە میترۆنۆم ئالان زۆر دڵنیا بووی ئیشی خۆم ئیشی خۆیەتی باشە سی میترۆنۆم هەڵدەبژێرن ئێستا بزانین سی میترۆنۆم وەڵامێکی ڕاستە زانکۆی ڕاپەڕین وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵتان بەدەست هێنا پۆلیتەکنیکی هەولێر چ کاتەگۆریەک هەڵبژێرن تەکنەلۆژیا ئەیوبی هەیە بی کام لەمانە پاشگیری فایلی مایکرۆسۆفت وۆرد 2007 ئەی دوت دایر بی دوت دوک سی دوت دوکسس دی دوت ایکس ام ال سی چرکەتان هەیە یان دوت دۆکە یان دوت یان دوت دۆکە یان دوت ئەکس کاتتان خەریکە نامێنێ زوو وەڵامێکم منێ بی دوت دۆک بی دوت دۆک یاخود دوت دی ئۆ سی باشە ئێستا بزانین وەڵامەکەتان ڕاستە بەداخەوە وەڵامەکەتان هەڵە بوو وەڵامی ڕاست دوت دی ئۆ سی ئەکس نەتانتوانی ئەو دەخاڵێتیش بەدەست بێنن زانکۆی ڕاپەڕین چ کاتەگۆریەک هەڵبژێرن مێژوو ئەی بی ئەی ڕاپەڕینی کورد لە دژی عوسمانیەکان لە ساڵی 1909
بە سەرکردایەتی کام لەم سەرکردانە هەڵگیرسا؟ ئەی مەلا مستەفا بارزانی، بی شێخ عەبدوسەلام بارزانی، سی شێخ عوبەیدوڵڵای نەهری، دی شێخ ئەحمەد بارزانی. سی چرکەتان هەیە؟ سی شێخ عوبەیدوڵڵای نەهری. سی شێخ عوبەیدوڵڵای نەهری. باشە زانکۆی ڕاپەڕین، ئێستا بزانین وەڵامەکەتان ڕاستە. وەڵامە ڕاستەکە شێخ عەبدوسەلام بارزانی نەتانتوانی ئەم دەخاڵەش بەدەست بێنن. پۆلیتەکنیکی هەولێر هەمیسان لۆژیک. دیسان لۆژیک. لۆژیک تەنها بیماوە کەواتە بیست. ئەگەر لە پێشبڕکێیەکی ڕاکردندا بە خێرایی بە پێش کەسی دۆم بکەوی خۆت دەبیتە کەسی چەندەم؟ ئەی یەکەم، بی دووەم، سی سێیەم، دی هیچ کامیان. بی دووەم. بی دووەم. کۆتا وەڵامتانە؟ بەڵێ. باشە بزانین بی دووەم وەڵامێکی ڕاستە. پۆلیتەکنیکی هەولێر چانسێ بوو بۆ ئێوە، پرسیارێکی زۆر ئاسان بوو و بوون بە خاوەنی دەخاڵ. زانکۆی ڕاپەڕین، زین ئێوە شانستان چۆنە لە هەڵبژاردننی پرسیارە؟ هونەر. هونەر. لە هونەر تەنها بیماوە کەواتە بی. پریلۆت لە کام بەشی پێشکەشکردنی میوزیکدا بەکاردێت؟ ئەی پێشەکی پارچە میوزیکەکە، بی نێوان دوو پارچە میوزیکدا، سی کۆتایی پارچە میوزیکەکە، دی ناوەندی پارچە میوزیکەکە. سی چرکەتان هەیە؟ دەخاڵی لەسەرە. نەیزانی؟ البيش بري يعني بيش پێشێکی دانیە. بري بالانجليزي ده يعني بيش بري نێوان دوو پارچە میوزیک دانێ. نێوان دوو پارچە میوزیک. ئاگاتان لە کات بێ زوو وەڵامێکم بەنێ؟ بري واتە بيش وەڵام نێوان دوو پارچە میوزیک. نێوان دوو پارچە میوزیکدا. بی بزانین وەڵامەکەتان ڕاستە. وەڵامی ڕاست پێشەکی پارچە میوزیکەکە. زانکۆی ڕاپەڕین نەتانتوانی ئەم دەخاڵش بەدەست بێنن. پۆلیتەکنیکی هەولێر لۆژیک هونەر نەماوە لە کاتەگۆرەکانی تر چی هەڵەبژێن؟ بیرکاری. بیرکاری. ئەیوبی هەیە؟ كيف فرق ناكا ئەی دوازارە بێژێکیان هەڵبژێنن. ئەم زنجیرەیە تەواو بکە. 1 3 7 15 بۆشایی. ئەی 16 بی 21 سی 31 دی 25. سی چرکەتان هەیە؟ دوو ئەوەندەی خۆی زاید یەک. دوو ئەوەندەی خۆی زاید یەک. سی 31. سی 31 بە دەستە جەمعی ئەم جارش بڕیاردانە. باشە بزانین ئەم دەستە جەمعی ئێوە خێری پێوەیە یا شەڕ.
وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەست هێنا و کۆی خاڵەکانتان 20 خاڵ. زانکۆی ڕاپەڕین ئەومەتان بین نییە لەبەرەوە بە وریایی کەتەگۆریەک هەڵبژێرن دەخاڵی تر بەدەست بێن بۆ زانکۆکەتان. جغرافیا جوگرافیا بی جوگرافیا بی پایتەختی وڵاتی سوودان کام لەم شارانەیە؟ ئەی سەنعا، بی نایروبی، سی ئابوجا، دی هیچ کامیان. هیچ کامیان لە چرکەی سیەمدا وەڵامیان دایەوە دەڵێن هیچ کامیان. دڵیان؟ بەڵێ بەڵێ باشە بزانین دی هیچ کامیان وەڵامیشی ڕاستە. ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستێنا ئەمەشیان شانسێکی تیا بوو بۆ زانکۆی ڕاپەڕین چکە پرسیارگە زۆر ئاسان بوو و کۆی خاڵەکانتان 20 خاڵ. پۆلیتەکنیکی هەولێر. بیرکاری 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 تەنها بیماوە کەواتە بیر. 5 کەڕەت کەم 2 کەم لە کەوانە 8 کەم 12 کۆ 16 دابەش کەم 8 دەکاتە چەند؟ ئەی 6 بی کەم 16 سی کەم 8 دی هیچ کامیان. سی چرکەتان هەیە؟ دیسان دەخاڵی لەسەر. سالب 16 بی سالب 16 بی سالب 16 بی کەم 16 یاخود سالب 16. باشە ئێستا بزانین وەڵامەکەتان دروستە. زانکۆی پۆلیتەکنیکی هەولێرێ و خۆتان دوایی پەشیمان بوونەوە زادیان وەڵامەکەتان هەڵەیە. وەڵامی ڕاست کەم 8 بەڵام ئێوە کاتان مابووە تانتوانی بیرکەنەوە. زیاد لە 10 چرکەتان مابوو. پەلە مەکەن. زانکۆی ڕاپەڕین. باوەرزشی بێ. وەرزش. وەرزش ئەیوبی هەیە؟ ئەی ئەی لە یاری هۆکی سەرسەهۆڵدا هەر تیمێک چەند یاریزانی هەیە؟ ئەی 5 یاریزان، بی 6 یاریزان، سی 8 یاریزان، دی 10 یاریزان. سی چرکەتان هەیە؟ چیلەکەین ئۆکەی بە چی دەڵێت و نازانێت پێم وایە نازانم پێم وایە دەوێت هەشت نییە دێ ئەگەر دەبێت کامیان وەکی سەرسەهۆڵ ئەوە پێت وایە دەوێت دەبڵێ ئۆکەی بە هەڵبژاردەی دی دا دی 10 یاریزان. بەڵێ باشە بزانین 10 وەڵامێکی ڕاستە. وەڵامی ڕاست 6 یاریزان. زانکۆی ڕاپەڕین نەتانتوانی ئەم دەخاڵش بەدەست بێنن. پۆلیتەکنیکی هەولێر. لۆژیک بیرکاری جوگرافیا هونەر نەماوە. چیتر هەڵبژێرن؟ بایۆلۆژی بایۆلۆژی. بایۆلۆژی ئەیوبی هەیە؟ بی بی خۆتان و شانستان. کام لەم تایبەتمەندیانە پێشەنگەکان لە مەمەکدارەکانی دیکە جیا دەکاتەوە؟ ئەی هەبوونی پێ، بی هەبوونی سەر، سی هەبوونی نینۆک، دی هەبوونی کلک. سی چرکەتان هەیە و دەخاڵی لەسەرە.
هەبوونی پێشەنگەکانی نۆکیانی پێشەنگەکانی زوو وەڵامێکم منێ کاتان خەریکە نامێنێ. سی هەبوونی نینۆک سی هەبوونی نینۆک. باشە هەبوونی نینۆک بزانین وەڵامیشی ڕاستە. پۆلیتەکنیکی هەولێر دەخاڵیتان بەدەستێنا کۆی خاڵەکانتان 30 خاڵ. زانکۆی ڕاپەڕین 20 خاڵتان هەیە بە وریاییەوە کەتەگۆریەک هەڵبژێرن. مێژوو مێژوو NB لە مێژوو تەنها بی ماوە کەواتە بی. پەرزگەی ئاینی زەردەشتی چوارستین دەکەوێتە نزیک کام لەم شارانە؟ ئەی زاخۆ، بی ئاکرێ، سی کۆیە، دی دهۆک. سی شرکەتان هەیە؟ ئەمن هەندێک من حتى زوو وەڵامێکم منێ؟ وەڵام ئاکرێ ئاکرێ بی ئاکرێ هەڵدەبژێرن. باشە بزانین بی ئاکرێ وەڵامیشی ڕاستە. وەڵامی ڕاست دهۆک. نەتانتوانی ئەم دەخاڵێتیش بەدەست بێنن. وەک دەبینن لۆژیک، بیرکاری، مێژوو، جوگرافیا، هونەر نەماوە. لە کەتەگۆریەکانی تر چی هەڵبژێرن؟ فیزیا فیزیا. ئەی و بی هەیە؟ ئەی ئەی ئەستێرەی کلکداری هالی چەند ساڵ جارێک لە زەوی نزیک دەبێتەوە؟ ئەی 100 ساڵ، بی 74 بۆ 79 ساڵ، سی 50 بۆ 60 ساڵ، دی 84 بۆ 89 ساڵ جارێک. سی چرکەتان هەیە و دەخاڵی لەسرە. بی 74 79 بی 74 بۆ 79 ساڵ. لە ژیان دوو جار دەتوانین بیبینی، بە منداڵی و بە گەورەی ئەگەر فریا ئەوی تریان بکەوی. باڵێ زۆر فریا ناکەوی. 74 79 بزانین وەڵامیشی ڕاستە. وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵیتتان بەدەستێنا و کۆی خاڵەکانتان 40 خاڵ. زانکۆی ڕاپەڕین چ کاتەگۆریەک هەڵبژێرن؟ ئەدەبیات ئەدەبیات. ئەی و بی هەیە؟ ئەی ئەی شعری دوازدەوانە بۆ منداڵان بەرهەمی کام شاعیرە؟ ئەی پەشێو، بی بێکەس، سی زێوەر، دی قانع. سی چرکەتان هەیە؟ زێوەرە بە نازانم بەڕێ ئێوە نازانم ئێوە بیرکەنەوە دەڵێن چی نازانم بەڕێم زێوەرە ئێوە دەڵێن تو زێوەر زێوەر سی زێوەر سی زێوەر. باشە بزانین زێوەر وەڵامیشی ڕاستە.
وەڵامی ڕاست پەشێو زانکۆی ڕاپەڕین نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. پۆلیتەکنیکی هەولێر دووبارە فیزیا دووبارە فیزیا هەڵدەبژێرن. لە فیزیا تەنها بیبی قەیناک بە ئەمجارە بیبێ ها کەمەرەی نەیزەکەکان لە ناو کۆمەڵی خۆردا دەکەوێتە نێوان کام دوو هەسارە؟ ئەی تیر و زوحەل، بی زەوی و مەریخ، سی مەریخ و مشتەری، دی نیپتۆن پلوتۆ. سی چرکەتان هەیە؟ مەریخ و مشتەری. مەریخ و مشتەری. ئەی من زۆر تاکیدە زۆرتان پەلێت تۆزێ مناقەشەکەن شتێ بڵێن پێویست ناکە پرسیارەکە هەری ئەو هەر خۆی وەڵامداتە. ئەوگە دڵنیان؟ بەڵێ. جارێ ئەیمەن زۆر دڵنیایە لە فیزیا. باشە سی مەریخ و مشتەری بزانین وەڵامیشی ڕاستە. وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵیتتان بەدەستێنا کۆی خاڵەکانتان 50 خاڵ. زانکۆی ڕاپەڕین وەرزش وەرزش تەنها بیماوە بی لە کام یاریدا خەڵاتی دەیڤس وەردەگیرێت؟ ئەی گۆڵف، بی تێنسی ئافرەتان، سی تێنسی پیاوان، دی بەیسبۆڵ. سی شرکەتان هەیە؟ کاتان خەریکە نامێنێ؟ گۆڵف. گۆڵف؟ ئەی گۆڵف. باشە بزانین گۆڵف وەڵامشی ڕاستە؟ تێنسی پیاوان وەڵامە ڕاستەکەیە بەداخەوە زانکۆی ڕاپەڕین. بەڵام ئێستا زۆر بەمان ئێستا ئەزانین کە دەیڤس خەڵاتێکە بۆ تێنسی پیاوان. کۆی خاڵەکانی زانکۆی ڕاپەڕین 20 خاڵ. پۆلیتەکنیکی هەولێر تەکنەلۆجیا هەر ئەی هەڵدەبژێرن هەر ئەی هەڵەبژێرن زۆر مسرن لەسەرەوەی کە ئەی هەڵبژێرن. لە پرۆگرامی مایکرۆسۆفت وۆرد کام لەمانە بەکاردێت بۆ دانانی پەرەگراف لە ناوڕاستی لاپەڕەدا؟ ئەی کۆنترۆڵ ئی، بی کۆنترۆڵ سی، سی کۆنترۆڵ ئێم، دی کۆنترۆڵ جێ. يعني ايه؟ كنترول ام كنترول اي ايميل نية هو ايميل بس ئەگاتەن لە کات بێ زوو وەڵامێکم بنێ؟ سی کۆنترۆل ئێم، سی کۆنترۆڵ زاید ئێم، کۆ ئێم. باشە بزانین کۆنترۆڵ کۆ ئێم وەڵامشی ڕاستە؟ وەڵامی ڕاست کۆنترۆڵ کۆ ئی نەداتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر. لەو کەتەگۆریانی کە ماوە کیمیا، ئەدەبیات، بایۆلۆژی، تەندروستی چی هەڵەبژێرن؟ بە ئەدەبیات بێ. ئەدەبیات. لە ئەدەبیاتیش تەنها بی ماوە کەواتە بی. کام لەم ڕۆژنامە و گۆڤارانە دوای ڕاپەڕینی ساڵی 1991 بڵاو کراوەتەوە؟ ئەی پێشکەوتن،
B گوڵان C ڕووناکی D گەلاوێش C چرکەتانێ گەلاوێش نییە پێشکەوتن نازانم ئەوانە هەمویان کراون پێشترن ئێوە دەڵێن چی نازانم لێ قەلق مەبە خۆ کە غەڵەتی بەڵێ گوڵان پێم وای پێشتر کراوەوە بەڕێ تۆ کامیانە کات نەماوە ئەگەتان لە کات بێ زوو وەڵامێکم بنێ وەڵام کامیان دی گوڵان گوڵان کاتمان نەمەچ باشە بزانین گوڵام وەڵامێکی ڕاستە گوڵان وەڵامێکی ڕاستە و دەخاڵتان بەدەستێنا و کۆی خاڵەکانتان 30 خاڵ چی هەڵەبژێرن؟ بایۆلۆجی بایۆلۆژی ئەی زیاتی مەشاڵت بژار بەنەبوونی کام لەمانی خوارەوە ژیان لەسەر زەوی توانای بەردەوامبوونی نابێت ئەی گۆشت خۆرەکان B گیاخۆرەکان C ڕۆشنە پێک هاتن D مرۆڤ چی شرکەتان هەیە؟ گۆشت خۆر بادێمینێ گیا خۆریشبانی مینێ مرۆڤیش هەر بە خۆی کارەسەوەتە ڕۆژ نەبێکات بەس مەلەمەکان دەبێت سیەکە سی ڕۆشتە پێکاتن سی ڕۆشنە پێک هاتن بزانین وەڵامەکەتان ڕاستە وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستهێنا ڕۆشنە پێکاتن نەمێنێ ژیان نامێنێ کۆی خاڵەکانتان 6 خاڵ زانکۆی ڕاپەڕین چ کەتەگۆریەکە هەڵەبژێرن؟ تەندروستی تەندروستی لە نێوان کیمیا و تەندروستی تەندروستی هەڵەبژێرن تەندروستی ئەی و بی هەیە بی باوترین جۆری شێرپەنجە لە پیاواندا کام لەمانەی خوارەوەیە ئەی شێرپەنجەی پەنکریاس بی شێرپەنجەی سیەکان سی شێرپەنجەی پرۆستات دی شێرپەنجەی خوێن سی چرکەتان هەیە؟ وەڵامە ڕاستەکە دەخاڵ بەدەستێن وایە پرۆستات ئێوە دەڵێن چی پرۆستات هەمووتان پرۆستات سی شێرپەنجەی پرۆستات سی شێرپەنجەی پرۆستات بزانین وەڵامەکەتان ڕاستە زانکۆی ڕاپەڕین وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستهێنا و کۆی خاڵەکانتان 40 خاڵ پۆلیتەکنیکی هەولێر کیمیا تەندروستی تەندروستی تەنها ئەیماوە کەواتە ئەی بەکارهێنانی کام جۆری مەنجەڵ بۆ چێشلێنان ئەگەری توشبوون بە شێرپەنجە هەیە ئەی ستیل بی تیڤال سی فافۆن دی پایرەکس سی چرکەتان هەیە؟ ئەوە نییە تیڤاریش پێ هەموو یار هەیە لەمارەی لە دیارە هەیە بارەکس زوو وەڵامێکمان بنێ کاتتان خەریکە نامێنێ پایرەکس دی پایرەکس بزانین وەڵامەکەتان ڕاستە
وەڵامی ڕاست تیڤاڵ من خۆمۆم دەزانی فافۆنە بەڵام تیڤاڵ وەڵامە ڕاستەکەیە بەداخۆ نەتانتوانی ئەو دەخاڵەی تریش بەدەست بێنن کۆی خاڵەکانتان 6 خاڵ زانکۆی ڕاپەڕین 40 خاڵتان هەیە یەک کەتەگۆری ماوە کەواتە کیمیا بە ناچاری چوونە لای کیمیا ها بە ناچار باشە ئەیوبی هەیە ئەمایان خۆتان و شاستان بابی بێ بی ئەو بۆندە کیمیایی کەواتر شەمینیەکان بەیەکەوە دەبەستێتەوە چی پێدەگوترێت ئەی بۆندی هایدرۆجینی بی بۆندی پیپتایدی سی بۆندی گلایکۆسیدی دی بۆندی ئایۆنی ئەمەش ئەمەش ئایۆنی بستۆ ئێوە دەڵێن چی بەڵام زانیان لەسەری زانیان لەسەری نەبوو دوتان ڕزان یەکێکیانە باش کاتتان خەریکە نامێنێ بادی بێ بۆندی ئایۆنی دی بۆندی ئایۆنی باشە بزانین کامیان وەڵامی ڕاستن بۆندی پیپتایدی وەڵامە ڕاستەکەی نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی ڕاپەڕین زانکۆی ڕاپەڕین 40 خاڵی هەیە پۆلیتەکنیکی 60 خاڵی هەیە تەنها یەک کەتەگۆری ماوە و تەنها یەک پرسیار ماوە لەو کەتەگۆریە پرسیارمان بۆ پێدەکەن مادام خۆتان هیچ پرسیارێکتان پێ ناکەین بۆتان هەڵەبژێرین کیمیا ئەی کاتێک گلوکۆز لە شێوەی هێڵی دەگۆڕێت بۆ شێوازی ئەڵقەی چی پێدەگوترێت ئەی گلایکۆساید بی ئەنهایدراید سی ئینان شومێر دی هیمی ئەسیتایل سی چرکەتان هەیە ڕنگلەر عملية glycoside أويا بونية شو ثاني؟ دا شركتان ماوە زوو وەڵامێکم بنەوە ئەی گلایکۆساید بزانین ئەی گلایکۆساید وەڵامێکی ڕاستە هیمی ئەسیتایل وەڵامە ڕاستەکەی نەتاتوانی کۆتا دەخاڵ لەم بەشەی بەرنامەکە بەدەست بێنن خۆشەویستانم وەک دەبینن ئەم قۆناغەمان کۆتایی هات زانکۆی ڕاپەڕین 40 خاڵی بەدەستێنا زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر 60 خاڵ بەڕێزان و خۆشەویستانم ڕوبەڕووبنەوەی تاکەسی ماوە تا ئەو قۆناغە دەینەوە لاتە لەبەرەوە جوگرافیامان هەڵبژار چونگاتی بە شێوەیەکی گشتی هەمومان لە جوگرافیا باش بوون و یەکێک لە هاوڕەکانمان اختصاسەکەی خۆی جوگرافیا بوو لەبەرەوەی خۆم خوێندکاری جوگرافیم پێم وا بوو کە زانیاری باشم هەیە لەسەر جوگرافیا بەڵام پرسیارەکە زۆر لەوە ورتر بوو کە من خۆم بۆ ئامادە کرده بوو لەبەرەوە وەڵامەکەمان هەڵەبوو لەبەرەوە ئەدەبیاتمان هەڵبژار چونکە خۆم هاوڕێیانی دیکەشم شارەزایکی باشمان لە ئەدەبیاتدا هەبوو بەڵام لەبەرەوەی کە پێشێ و زیاتر شیانی نیشتیمانی دەنووسێ بۆیە لە هەڵبژاردننی وەڵامەکە بە هەڵەداچوین من کاتەگۆری هونەرم هەڵبژار لەبەرەوە شارەزایم هەیە لە هونەر و ئەمێری میترۆنیۆم بۆ پێوانەکردنی کاتی مۆسیقا بەکاردێنرێت و من خۆم هەمە لە ماڵەوە لەبەرەوە پرسیارێکی زۆر ئاسان بوو بۆم لەبەرەوەی لە ڕاستیدا ئێستا ژیان هەموو بۆتە تەکنەلۆژیا و یەکێک لە هاوکارانشمان لە نێو گروپەکە هەر خۆی قوتابی تەکنەلۆژیا بوو بۆی بە پێویستمان زانی کە ئەم بابەت هەڵبژێرین بۆی بتوانین خاڵ بەدەستبێنین بەڵام بەداخەوە وەکو پێویست سەرکەوتنەوەی لەبەرەوەی یەک لە برادەرەکانمان کە ئەیمەن بوو زۆر تاکیدی لەوەی کردو کە فیزیا لەبەرەوەی زۆر باوەڕی بەخۆیە بوو ئەمەش باوەڕمان پێکردو فیزیامان هەڵبژارد هەتاوەکو
خاڵی زیاتر بەدەستبینین. من لە چاو هەموو زانستەکان زیاتر حەزم لە فیزیا لە منداڵی و حەزم لە فیزیا و ئەسترۆنۆمیە بە عام. ئەوجا زۆر تاکیدم دەکردەوە لەسەر کاتێگۆری فیزیا. بایۆلۆژیمان هەڵبژار پێمان وابوو دەتوانین لەم بڕگەیەدا وەڵامی ڕاست بەدەستبێنین و بەدڵنیاییشەوە سەرکەوتنمان بەدەستێنا و دەخاڵشمان لەو بڕگەیەش بەدەستێنا. هەر چوارمان زانیاریمان باش بە لەسەر بیکاری و وا ڕێکەتیم کە هەر چوارمان ئەگەر بیکاری هەڵبژێرین لانی کەم دوانمان وەڵامەکەمان ڕاست دەبی. پرسیاری تەندروستی دەبای ئەمن بیزانم لەبەرە بەزە من ئافرەت بووم لە ناویان لە بیدای توار بە خۆشم گوتم بایرەکساو نییە و دەشم زانی تیڤال ئەگەر هەڵبستی ئەگەری هەیە تووشی پەنجەی بکاتن بەس ئێستا بە خۆشم نازانم دۆ بایرەکسمدانە. خۆشەویستان دووبارە سڵاو هاتینە قۆناغی ڕوبەڕووبوونەوەی تاگەکەسی. پێشەوە ئەمەوێ خاڵەکانتان بەبیر بێنمەوە. زانکۆی ڕاپەڕین چل خاڵ؟ زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر 6 خاڵ. پێشەوەی دەستکەین بە قۆناغی ڕوبەڕووبوونەوەی تاکەسی هەرێک لە زانکۆکان گۆڕانکاریان کردووە. پێمان خۆشە بزانین گۆڕانکارەکان چین. زانکۆی ڕاپەڕین بزانین ئێستا چی گۆڕانکاریی کردووە. گۆڕانکاریەکانی زانکۆی ڕاپەڕین. ئالان غەفور پێشبڕکێکە بەجێ دەهێڵێت بۆ هێڤی ئەحمەد. هێڤی ئەحمەد تەمان 22 ساڵ، قوتابی قۆناغی چوارەمی بەشی کۆمپیوتەر. ئارەزوی ئەوەیە لە داهاتوودا ببێتە مامۆستای زانکۆ. هێڤی بەخێربێی بۆ پێشبڕکێکە. بە هەمان شێوە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێریش گۆڕانکاری کردووە. بزانین گۆڕانکارەکانی ئەم زانکۆیە چییە؟ گۆڕانکاریەکانی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر. ڕەوا عومەر پێشبڕکێکە بەجێ دەهێڵێت بۆ ئیمان دڵشاد. ئیمان دڵشاد تەمان 18 ساڵ، قوتابی قۆناغی یەکەمی بەشی شیکاری نەخۆشیەکان. ئارەزوی ئەوەیە لە داهاتوودا تاقیگەیەکی تایبەت بەخۆی بکاتەوە. هەروەها دانی عونی پێشبڕکێکە بەجێ دەهێڵێت بۆ جوان عەزیز. جوان عەزیز تەمان 22 ساڵ، قوتابی قۆناغی چوارەمی بەشی ئەندازیاری شارستانی. ئارەزوی ئەوەیە لە داهاتوودا ئەندازیارێکی سەرکەوتوو بێت. جوان و ئیمان بەخێربێن بۆ پێشبڕکێکە. خۆشەویستانم دەست پێ دەکەین. لە زانکۆی ڕاپەڕین هێڤی خان فەرموگوێرە. لە پۆلیتەکنیکی هەولێر هیوا. هەردوو لاتان بەخێربێن. خۆتان ئامادەکەن دەست نزیکەنەوە لە بۆتۆنەکان. سێ پرسیار هەیە بۆ ئێوە. ئامادەن؟ یەکەم پرسیار بۆ ئێوە. بە پێی ڕێکەوتنامەی ساکس بیکۆ ویلایەتی مووسڵ بۆ کام وڵات دانرابوو؟ زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر. ویلایەتی مووسڵ بۆ لە ئەسڵدا بۆ کوێ دانرابوو؟ بریتانیا. بەریتانیا. هیوا دەڵێ بەریتانیا. وەڵامەکەت هەڵێ هێڤی؟ نازانم. هێڤی نازانێ. وەڵامە ڕاستەکە فەڕەنسا بوو. دووهەم پرسیار بۆ ئێوە. 1 نانۆمەتر چەند ئەنگسترۆمە؟ زانکۆی ڕاپەڕین. 1 نانۆمەتر چەند ئەنگسترۆمە؟ بەڵێ 1500. 1500. پۆلیتەکنیکی هەولێر. زانیاری نییە لەسەری. زانیاری نییە. کۆتا پرسیار بۆ ئێوە. یەکەم ژنی پەرلەمانتاری کوردی باکوور کێیە؟ زانکۆی ڕاپەڕین. ژنی پەرلەمانتاری کورد. نازانم. نازانێت. کاتیش نەما. لەیلا زانە. لەیلا زانە. زۆر ڕاستە. هیوا 5 خاڵی بەدەستهێنا بۆ زانکۆکەی. زۆر سپاسی واقعیم بچنەوە شوێنی خۆتان. لە زانکۆی ڕاپەڕین ڤیان. لە پۆلیتەکنیکی هەولێر ئیمان. هەردووکتان بەخێر بێن. خۆتان ئامادەکەن دەست
نزیکەنەوە لە بۆ تۆنەکان سێ پرسیاریش هەیە بۆ ئێوە. پرسیاری یەکەم. ڕۆکەکان بە چ کردارێک وزە بەرهەم دێنن؟ ڕۆشنە پێکاتن. ڕۆشنە پێکاتن پۆلیتەکنیکی هەولێر ڕاستە و 5 خاڵت بەدەست هێنا. دووهەم پرسیار بۆ ئێوە. هێمای توخمی ئەلمینیۆم چییە؟ AL. زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر ئەڵێ AL. ڕاستە و 5 خاڵی تر. کۆتا پرسیار بۆ ئێوە. ئەکتەری سەرەکی فیلمی برێڤهارت لە ڕۆڵی ویلیام وێلز سەرکردەی سکۆتلەندی کێ بوو؟ زوو کەس کاتان خەریکە نامێنێ. بەداخۆ کەستان نەتانزانی ئەو 5 خاڵە بۆ کەستان نەبوو وەڵامەکە مێل گیبسن. زۆر سوپاسان ئەگەین چتۆ شوێنی خۆتان. دوو بەشدار بووی تر لە زانکۆی ڕاپەڕین ڕامیار. لە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر جوان. ڕامیار و جوان بەخێربێن بۆتان ئامادەکان سێ پرسیاریش هەیە بۆ ئێوە. یەکەم پرسیار بۆ ئێوە. ئەو ترشەی لە ناو لیمۆدایە چ ترشێکە؟ ترشی هەدری. ترشی؟ هایدریت. 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 هەڵەیە ڕامیار تۆ زانی؟ ڕامیاریش نازانێ. ترشی سیتریک وەڵام ڕاستەکەیە. دووهەم پرسیار بۆ ئێوە. یاری تۆپی ناو ئاو چی پێدەگوترێت؟ کاتان خەریکە نامێنێ کەستان نازانن؟ کەستان نەتانزانی؟ وەڵام ڕاستەکە وۆتەر پۆلۆ. کۆتا پرسیار بۆ ئێوە. میوزیکژەنی جیهانی یانی خەڵکی کوێیە؟ زانکۆی ڕاپەڕین؟ ئیتالیا. ئیتالیا. هەڵەیە جوان تۆزانی؟ فەڕەنسا. فەڕەنسا. ئەویش هەڵەیە وەڵامە ڕاستەکە یۆنان. زۆر سوپاسانەکەین بچنەوە شوێنی خۆتان. لە زانکۆی ڕاپەڕین سەرهەد. زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر ئەیمەن. یان برمانەوە بەخێر بێ جارێ. ئەهلەن باشی جارێ سەلامی بکە لە سەرهەد بڵێت چۆنن باشن. باشە پرسیارەکەم بۆ ئێوە. لە مایکرۆسۆفت وۆردا بە کام کلیل فەرمانی چاپکردن ئەنجام دەدرێت؟ زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر کۆنترۆل پی. کۆنترۆل کۆپی. کۆنترۆل پی. ڕاستە 5 خاڵتان بەدەست هێنا. دووهەم پرسیار بۆ ئێوە. کەتیبەی بێستون لە کام شاری کوردستانە؟ زانکۆی ڕاپەڕین. سنە. هەڵەیە ئەیمە نەزانی؟ مەهاباد. مەهاباد. ئەویش هەڵەیە وەڵامە ڕاستەکە کرماشان. کۆتا پرسیار. ئەویش 5 خاڵی لەسرە. کۆتا 5 خاڵ. هەوکردنی بەکتریایی بە چ جۆرە دەرمانێک چارەسەر دەکرێت؟ پۆلیتەکنیکی هەولێر ئەنتیبایۆتیک. ئەنتیبایۆتیک. زۆر ڕاستە کۆتا 5 خاڵ. ئەیمەن بەدەستی هێنا بۆ زانکۆکەی. زۆر سوپاسانەکەیم بچنەوە شوێنی خۆتان. خۆشەویستانم بەرنامەکە نێوان زانکۆی ڕاپەڕین و پۆلیتەکنیکی هەولێر بوو. کۆی خاڵەکانیان زانکۆی ڕاپەڕین 40 خاڵ. زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر 85 خاڵ.
خۆشەویستانم بەداخەوە زانکۆی ڕاپەڕین بەجێمان دێڵێ بەڵام ساڵی داهاتوو دەتوانن بێنەوە بەشدار بن لە بەرنامەکە. زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر ئێوەش دەستە قۆناغێکی تر لەوێ دەتانبینینەوە تا بەرنامەیەکی تر هەر شاد بن. بەداخەوە نەمانتوانی سەرکەوتن بەدەست بێنین لە شکستەکەمان دڵگرانی بەڵام هیوای سەرکەوتن بۆ زانکۆی بەرامبەر دەخوازم. بەداخەوە نەمانتوانی سەرکەوتن بەدەست بێنین. ئێمە وەکو زانکۆی ڕاپەڕین زانکۆیەکی ئاسبەرزین بەڵام ئەم جارە بەختیاوەرمان نەبوو هیوادارین لە جاری داهاتوودا هاوڕەکانمان بتوانن ئەنجامێکی باشتر بەدەست بێن. هیوادارم بۆ ساڵی داهاتوو زانکۆکەمان بتوانێت سەرکەوتن بەدەست بێن. هەڵبەتەوە پێش بڕکەیە بردنەوە دۆڕانی لێگڵا دیارە و پرسیارانەی کە هەبوون دیارە وەک پێویست خوێندکارەکانمان ناتوانین وەڵامیشی باشی بدەنەوە. خۆشبەختانە سەرکەوتنمان بەدەستنەوە ئینشاڵە لە قۆناغەکانی داهاتوو سەرکەوتن بەدەست دێنین. بە هاوکاری هاوڕێکانم توانیمان سەرکەوتن بەدەست بێنین من زۆر دڵخۆشم. ئینشاڵڵا لە قۆناغی داهاتوو بتوانین سەرکەوتنی زیاتر بەدەست بێنین بۆ فیناڵ بڕۆین. لە کۆتاییدا زۆر دڵخۆشم چونکە توانیمان سەرکەوتن بەدەست بێنین و هیوادارم تا فیناڵ بڕۆین. دەبێت بۆ پرۆگرامەکانی داهاتوو زیاتر ئامادەکاری بکەین بۆی سەرکەوتنی زیاتر بەدەست بێنین. الحەمدوللا توانیمان سەرکەوتن بین توانیمان 85 خاڵ کۆبکەینەوە لە سەراسەر دوو قۆناغەکە ئینشاڵڵا بۆ پرۆگرامی داهاتوو بە ئینەرژی زیاترەوەینەوە. ئێمە خۆشحاڵین ئەمڕۆ تیمەکەمان سەرکەوت بوو چونە قۆناغی دووهەم هیوادارین لە قۆناغی دووهەم سەرکەوتر زیاتر بەدەست بهێنێت.